سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەن. پەرلەمانتارێکی کورد لە بەغدا ڕایگەیاند وەزیری دارایی عێراق ناتوانێت ڕێگری لە ناردنی 700 ملیارەکە بکات بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. دکتۆر جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە ئەگەر دەسەڵاتەکە لای وەزیری دارایی عێراق بێت پارە بۆ هەرێم نانێرێت، بەڵام ڕاستیەکە ئەوەیە ئەو مافی ڤیتۆی نییە. بە وتەی و پەرلەمانتارە مافی ڤیتۆ تەنیا لای محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقە، ئەویش واژۆی لەسەر ناردنی پارەکە بە شێوەی قەرز بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم کردووە. جەمال کۆچەر جەختیشی کردووەتەوە بە گوێرەی یاسا وەزیری دارایی ناتوانێت ڕێگری لە ناردنی 700 ملیارەکە بکات بۆ هەرێمی کوردستان بە هیچ بیانوێک. پێنجشەمەی ڕابردوو تەیب سامی وەزیری دارایی عێراق ناردنی داهات و خەرجی 3 مانگی تری هەرێمی کوردستانی کردبوو بە مرج بۆ ناردنی 700 ملیار دینارەکە و ئەوەش ڕوون کرایەوە کە وەزارەتی دارایی هەرێم بە پەلا خەریکی ئامادەکردنی راپۆرتە. لە کاتی دەنگدان بۆ پرۆژە بڕیاری ڕاگەیاندنی ئاگربەست لە غەزە لە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان بە گوێرەی وێنەی بڵاوبووەوەی دەنگدان عێراق دەنگی نەداوە. دواتر نوێنەری عێراق ڕایگەیاند هەڵە ڕوویداوە و دەنگی ئێمە بۆ پاڵپشتیە لە غەزە. شەوی ڕابردوو کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان بە زۆرینەی دەنگ پرۆژە بڕیارێکی بۆ ڕاگەیاندنی ئاگربەست لە غەزە پەسەند کرد. دەنگدان بۆ پرۆژە بڕیارەکە 3 جۆر بوو: بەڵێ، نەخێر و دەنگ نەدان. ئەوەی لە میدیاکاندا دەنگدانەوەی دروست کرد ئەوە بوو ناوی عێراق لە نێو ئەو 45 وڵاتەدا بوو کە دەنگیان نەداوە بۆ ڕاگرتنی جەنگ لە غەزە. نوێنەری عێراقیش هۆکارەکەی ئاشکرا کرد و ڕایگەیاند بەهۆی هەڵەیەک لە سیستمی دەنگدانەکەدا ئەوە دروست بووە. نوێنەری عێراق لە نەتەوە یەکگرتووەکان لە بەردەم نوێنەری وڵاتان وتاری وڵاتەکەی پێشکەش کرد، داواشی کرد دەنگدانەکەی بگۆڕدرێت بۆ بەڵێ و پاڵپشتیکردن لە بڕیارەکە. دوای بڕیارەکەش ئیسرائیل هەڵوێستی خۆی ئاشکرا کرد و جەختی کردەوە بە توندی ئەو بڕیارە ڕەت دەکاتەوە و داوای کرد کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانیان بکات. وەزارەتی دەرەوەی هۆڵەندا داوای لە هاوڵاتیەکانی خۆی لە عێراق کرد بە پەلە شارەکانی عێراق جێبهێڵن. بە گوێرەی پەیامێکی بەپەلەی وەزارەتی دەرەوەی هۆڵەندا کە بەیانی ئەمڕۆ بڵاو کراوەتەوە داوا لە هاوڵاتیانی وڵاتەکەی دەکات هەرچی زووە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق جێبهێڵن. لەو پەیامەدا وەزارەتی دەرەوەی هۆڵەندا شارەکانی خوار و ناوەڕاستی عێراقی بە زۆنی سوور ناوبردووە و هەرێمی کوردستانیشی بە پرتەقاڵی ناوهێناوە. بۆ ئەوەش نووسیوێتی بەهۆی ڕووداوەکانی غەزەوە خۆپشاندان لە شارە سەرەکیەکانی عێراق ئەنجام دەدرێت ئەگەری دروستبوونی تونند و تووژی و بە ئامانجگرتنی خەڵکو و لایەنە ڕۆژئاواییەکان هەیە. دۆخی ئەمنی عێراقیش دەکرێت لە ناکاوتێک بچێت. هەر بۆیە داوا دەکەین هاوڵاتی هۆڵەندیەکان دەست بەجێ عێراق بەجێ بهێڵن و وتوشێتی ئەگەرمانەوەشیان لە عێراق زۆر پێویست بوو ئەوە لە ناوچەی پرتەقاڵی واتە هەرێمی کوردستان بمێننەوە. ئەمەش لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو هەریەک لە ئەمریکا و کەنەدا داوایان لە هاوڵاتیەکانیان کردبوو گەشت بۆ عێراق نەکەن. ئەگەر لە عێراقیش بن وڵاتەکە جێبهێڵن.